گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گەردەتەوێ بەیانیان ناخت پڕ بێ لە خۆشەویستی بۆ دولبەرەکەت، گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لەدوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لەمەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. ئاوی سلێمانی. سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بیسەرانی ڕادیۆی ملی گەڕیان، بینەرانمان لە گەڕیان هێزی لە سۆشیال میدیا، لە گەڕیان میدیا لە ناو سۆشیال میدیا. خۆشحاڵم ئەم ئێوارەیە بە وەکالەتی هاوکارم برای بەڕێز و خۆشەویستم سامانی حاجی عەلی بەرنامەی هەلە و حاجی پێشکەشەکەم. بەڕاستی حاجی لێرە بوو خۆی، بەڵام هەندێک نیشانەی تیا دەرکەوتە بووتی ڕەنگە تووشی کۆرۆنا بووبم. لە سایە هەموو عەرەبە چاوگەشەی کە ڕوونە کرد بە کوردستان کە ناویان گەشتیارە، یەکی بە 3 کیلۆ کولیچەوە هاتەبوون و لەو پارکانامانەوە و ئەحمەداوە بەڕاستی بوو بە عەرەباوە. ئەوە هەر بە هەموومان نەزانین. بەڕاستی نازانم ئەو گەشتیارانەی ئێمە شانسمان لەوەیە نە بە تەنیشتی ئەسینەوەی، نە پۆڵۆنیا و نە یۆنان و نە ئەسینە، تەنیشتەکەمان ئەو برا چاوگەشانەمانەکەەوە گەشتیارانی کێن بەخێر بن. خاچی ئەم وڵاتە چەند وەختە ئێمە هاوبەشین لەگەڵ عەرەب و کورد و ناوچانە و نەتوانی کە هەن، بەڵام بەڕاستی ئەوانە گەشتیاریان پێ ناوترێ ئێمە دڵمان پێیان خۆش بێت. ئەمڕۆ خۆشحاڵم ئەو بەرنامەیە لە وەکالەتی کاکە سامانجیان وەکو باسم کرد هیوای تەندروستی باشی بۆ خوازم. هیوادارم بە پەلەوە سەخۆی گیانە خەستەخانە و فەحسەکە بەشم ئینشەڵا کۆرۆنای نەبێت، چکە ئەوەندە ترسانونیانە کۆرۆنا بە شێوازێکی تر بڵاو بۆتەوە. ناوەکەی گۆڕاوە سا دەمێ ناوێ خۆنە زەمان ناوی دەلتایە، شتێکی وای ناوە کاکە بەهادینجان. میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویست ئەمڕۆ لێرەیە، زۆر شانازی بۆ من کە خۆم ئەمڕۆ لە خزمەتیابم. ئەویش هونەرمەندێکی دێرین بە هەڵوێست، خاوەن مێژوویەکی زێڕین بە ئەزمون، نازانم چی بڵم لە هەج بوارێکە وەسپی بکەم بەخوا عیباڵە وەسپی ڕوبەڕوو لەوانەیە خۆش نەبێ بەس هەموو شوێنێک من وەسم کرۆ ئەو پیاوە بەس ناسم چەند ماندووە چەند خاوەن بنەماڵێکی تێکۆشەر و قوربانی دەر و لە هەڵەبجەی شەیدەوە. بەڵام ئەو لەم شارەشا چەندین خزمەتی هونەر و بە درێژایی هەموو تەمەنی خزمەتی هونەری کردووە. کاک بەهادین هەڵەبجەی مامۆستا بەهادین هەڵەبجەی یاخوا بەخێبی. زۆر سپاس کاک جەزاجیان، سپاس بۆ ڕادیۆکەتان، سپاس بۆ ماندووبوونتان. من لێرەوە دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم. بەڕاستی ئێوە سەربازی ونن، هەمیشە بە کار و چالاکیە بە پێزوو جوانەکانتانە لە هەموو بۆنە و هینەکانی کوردستانە دیارن. اینجا جگەلەوەی من بۆ یەکەم جارە ئەم ڕادیۆی بەڕێستان ببینم، بەڕاستی کە هاتمە ئێرە زۆر خۆشحاڵ بووم. ئەوەندەی من بزانم ئێوە خۆبەخشانە کار ئەکەن لەم ڕادیۆیە، هیچ بودجەیەکیشتان بۆ تەرخان نەکراوە بەداخەوە، بودجە بۆ مۆدێرنی وا سەرف ئەکەن کە جێگەی هیچ ناگرێت هەر عیبەشە. بێگومان دەبێ ئەم شوێنی ئێوە خزمەت بکرێ، بەڵام بەداخەوە سپاس بۆ ماندوون و ئەرکتان، سپاس بۆ میوانداریەکەشتان. یاخوا بەخێر بێ کاک بەهادینجان. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە ڕادیۆی گەڕیان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلەکانی ڕادیۆی گەڕیان. ئێوە شەش پرسیارێکتانە بێتوانن ئاراستەمان بکەن. ژمارە مۆبایلی 0771 471 52 64 و یاخود ژمارە مۆبایلی جارێکتر ئاسیا کە ئەمایان وەتساپیشی لەسەرە 0771 891 75 75 و یاخود ژمارە مۆبایلی کۆڕەک 0750 727 85 35 کە ئەمەیان
ڤایبەری لەسەر ڕێز سڵاومانێ بۆتان تاوان بەڕێز کاکبانی هەڵبجەیی لە وێزگەکانی ژیانی خەباتی بڵێن ڕێکخراوی هوەریمان ئەو چەند ساڵێک لێ پرساومان بۆ ئاگای لێکە ئێمە وەکو کۆمەڵی هوەری میلی کوردستان چەندین ساڵ چالاکی خۆبەخشمان هێنایە سەر شەقامەکان و ناو کافتریا و چایخانەکان و فیستیڤاڵەکانمان هێنایە سەرەوە سەر شەقام بەڵام کە کۆرۆنای ئەم کۆرۆنا نەفرەتی هات ئێمە ئیتر بەڕاستی خەڵک چاوەڕێ ئەوی لێکردین ئایا ئەخۆ چۆن جایتر چالاکیەکان ئێمە ببینێ ئەو بم بیرم لەوە کردەوە کەم ڕادیۆگەڕانم دامەزران بەڵام سپاس بەخوا نەفەیکە نە سێبەرە نە بندەست و بندیواری کەسین نەموو چەخۆر و نەکۆی لێ کەسین بەڕەنج و مادوبوونی ئەو هاوڕێماندوو نەناسانی ئەو سامان کە تۆ ناسین هەمان ستاف و هەمان هونەرمەندە میلیەکانی ئەوسان هەر هەمومان خۆبەخشانە بەبێەوەی هیچ کەسێک تەبەنی کردبین هەرچەند ئێمە خوازیار بووین لە دەرگای زۆر کەسمان نە بەڵام دەرگایان لە ئێمە ناکردە وەڵام دەرگا لە خانمە مۆدێل و ئەگەر لەم کەناڵی کە ناوی سۆشیال میدیا ئەگەر ئێمە جنێومان باە و تەفراقە و دووبەرەکی و جنێومان بەلایەنێکی دیاریکراوە باە باوەڕم پێ بکەن کەس خزمەتێک ئەگەر عەفوم کەم و داخەلاکەم ئەم تەلەڤیزۆن و ئەم تەلەڤیزۆنمان بکردایە و ئەم دەرگا و ئەم دەرگامان بکردایە حاڵمان بەم حاڵەن نەئەگەیشت بەڵام بە شانازیەوە ئێڵێن هەمیشە سەرمان بەرزە و هیچ تەنازولێکمان بۆ هیچ لایەنێ نەکردووە و منەتی هیچ کەسیشمان بەسەرەوە نییە ئەوەی کە کردومانە بە ڕەنج و مانوبوونی خۆمان بووە بە تەسحیە و هیلاکی و شەونخونی خۆمان بووە یعنی بەداخەوە ئێمە ئەمانە ناکرێ و نابێ هەر ئەبێ بەی لە دەرگای بەرپرسێک و قفڵێکی پێوەیە 80 کیلۆیە ئەو قفڵە بە ئێمە ناشتێ و ناشیشتێنین دەبێ ئەوان بێنە لای ئێمە بۆ لەمە دووە هەرگیزا و هەرگیز من وەکو شخصی خۆم هەرگیزا و هەرگیز لە دەرگای هیچ بەرپرسێک و مەسوولێکم نەیە و نایەم جگە لەوانەی وەکو برادەر وەکو هاوڕێ وەکو هاو مەبدە ئەگەر ساڵانی ئیشمان کردبێ بەیەکەوە دانیشتنێ یا قسێ یا گلەییە کرابێ من بەرپرس هەبووە هاتوۆتە ماڵەکەشم لەگەڵ ڕێز و حرمەتمان ڕەنگە جەنابەت بزانی برادەرێ وتی ئەڵێن مقدارێک پارەی بۆ هێنایی وتم وەڵی برا چیلۆیە پاقلاوەی بۆ هێنام ئەوە حیمایی لەگەڵا بوو 2 کیلۆ پاقلاوەیان خوارد وەڵی لە ڕاستیە من یەکێکم لەوانەیە قوربانی دەستیەوەم لەگەڵ هەر بەرپرسێکە دەرکەوتە بم کە هەندێک جار لێرەوە بە هەموو کەسێکی ڕاگەێنم زۆر جار باوەڕ بکە بەرپرسەکان جارەوە وێنیان لەگە من ناگرێتەوە نەک من وێنم لەگەڵان ناگرێت پێ بەڵام دواتر بیسراوەتەوە ئەوە چی بۆ کردی ئەوە نازانم چی بۆ کڕی ناوێت ئێستا مەسەن ڕادیۆکە داناوە لە فڵان بەرپرس بۆی کردەوە پرۆژێکی بۆ خۆت ئەتێ پێی بژی دەڵم فڵان کەس دەپشتەوە وەڵی هیچ کەسێکمان لە پشتەوە نییە خۆمان بەسخوای گەورەمان لە پشتەوە ئەمانەیە خزمەت بکەین ئەوە دەی یعنی قسەیەنی ئەبا ئێمە چەند ساڵەکان لەو بوارە ئەەکەین هەمیشە خۆبەخشانە ئیشمان کردووە من زۆر جار باسی فیلمی قوربانیم کردووە کە یەکەم فیلمی دوای ڕاپەڕین بووە لە نووسین و دەرهێنانی برای بەڕێز من کاک نەجمەوە گرێسەباری تەندروستی باش نییە تەمەنای ئەوەی بۆ ئەەکەم کە تەندروستی باش بێ قەناعەتت بێ لەگەڵ کاک حسێن قەراغی جوانەمەرگە لە قلیاسان دواوێ نەبوو کە گرتمان عەسر بوو ئەو بە من کاک نەجموتی خواحافستان بێ ئەو وەختە پارە و شت نەبوو ناکرا خۆبەخشانە بوو وەڵی تر دانیشتین جلەکانمان قوڕایی بوو هەتا تۆزێ تاریک بوو بە پێڕۆشتینەوە بۆ مەجیبە بە هەردووکمانەوە پارەی تەقسیمان پێ نەبوو من زۆر دڵنیام چکە لە وێزگەیەک لە وێزگەکانی ژیانمە جارێک بەشداری شانۆگەریان پێکردم برای بەڕێز محەممەد جۆڵا دەرهێنەر بوو لەگەڵ حەمالی خان چ ڕۆژ نواندنیان پێکردم لە شانۆگەرێکا بوو هەت چ ڕۆژەکە خۆت زانین شانۆ 30 ڕۆژ پێشەوەش پرۆڤە بوو وایە 40 ڕۆژیش عەرز بەرەسە مەسرح کە تەواویش بوو باوەڕ بکە 40 فلسمۆر نەگەتەوە 40 دینار پەیوەندیمان لەگەڵایە پەیوەندێکمان لەگەڵایە بەڕاستی نازانم ئەگەر تۆزێ دەمە دوێتر بگری ڕێوازگە کاک بەڵێن پەیوەندێکمان لەگەڵایە کاک جانوەریەگرین کاک بەڵێن لە کۆیەوە سڵاو ڕێزمانەیە لێرەوە هەتا کۆیە بۆ کاک بەڵێن هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی پێشووترمان و هاوڕێکی هەمیشەیی ڕادیۆی گەڕیان کاک بەڵێن جان سڵاو لێ بێت سڵاو لە ئێوەش کاکەزار گیان دەستخۆشی لێ ئەەکەم بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس کاکە بەڵێن گیان چاود ماچەکەم
دەستخۆشی لێ ئەەکەم دەستی ماندووبوونە دەگوشم کەوا نەدهێژ بەرنامەکە بۆشایی تێبکەوێ بەبێ کاکە سامانی شەر پێشکەشت کرد سوایچنە بە کاکە سامان هیوای زوو چاکبوونێ بۆ دەخوازم و دوور بێ لە دەرد و بەڵا بەڕاستی کاکە بەڵەنجیان سوپاس دەکەم ئەگەر سامان خۆی چووکە شانۆکارە بەرنامەکە لەوانێت تەڕوبرتر بۆیە ئەوان دوو قسەی خۆشەکەن و هەردووچیان لە بواری ماندنە بەڵام کاک سامان باری تەندروستی باش نەبووتم حاجی ژیان بە پەلە خۆ بگەنرە خەسخانە ڕاستەکەی بەخێرهاتنی مامۆستا بەهادینەکەم زۆر سپاس بە قوربان چاوەکەمی ئەو پیاوە لەلای من پیاوێکی زەریف و بەڕێزە قوربانتم وڵا هەروە چونکە لە هەر فیلمێکە ئەو کابرایەتیا بوو بێ بەلای منەوە لەبەر سەرکەوتووی خۆی فیلمەکە ڕاکەدەکە سەرکەوتوو بێت قوربانتم پێم وایە ئەو پیاوە لە فیلمێکە بەشداری ناکاتەوە فیلمەکە سوور بزان سەرکەوتوو نابێت لە دڵی خەڵک نابێت هەر لە فیلمی ڕابوون درامای ڕابوون هەر لە سایە هەر لە ڕێحانە یعنی هەر لە دوو پشک بەڕاستی ئەو ڕەنگدانەیەکە ئەو پیاوەدایەوە لە فیلمی دوو پشک بوو زیاتر هەروە بێتەوە لە فیلمی ڕێحانە بوو درامای ڕێحانە بەڕاستی من پێم وایە ئەو کەسانەی کە وەکو ئەوەن پێویستە خەڵاتی زێڕین بکرێن نەک خەڵاتی بە پاقلاوە بە پارە هەڵ نەسەنجێژن بەس بە زێر هەڵدوسەنجێن و بچێشێن زۆر ڕاستە کاک بەهادین بەلای منەوە زۆر سەرکەوتووە هیوادارشم هەر بەردەوام بێ چاوی ماچەکەم ئەمن لێرەوە وەکو خۆم وەکو شەخصیاتی خۆم زۆر ڕێوسڵایم بۆ هەیە بەڵام یەک پرسیاری لێ یەکەم دەڵێم ئەو ئێوە وەکو ئەکتەران وەکو ئێوە مۆکی خەڵکن ئایا زۆر هونەرمەند هەیە ئێستا لە ئێستا هونەری کوردی شێواندیە بەڕاستی یعنی من هیچ مبڕیدێک ناینەوە زۆر هونەرمەند هەیە هونەری کوردیان شێواندیە بە تایبەتی منتیقەی هەولێر ئایا بۆ هیچ دەنگدانەوەیەکتان نییە لەسەر ئەو شێوازە بەرنامانێک کە هەفتانە دەکرێت لە کەناڵە ئاسمانیەکان و کەناڵە ناوخۆییەکان بۆ هیچ هەڵوێستێکتان نیە لە بەرامبەریان یان ئەو تەپیان ڕابگرن یان ئەو تا دەستیان بگرن بۆی فێریان کە چۆن هونەر بکەن بەڕاستی هیوا دەینە سەر تەختی شانەوە هیوا دەینە سەر تەلەڤیزۆن بەڕاستی هەر نازان قسە بکەن نەگەوەی کە نسحەتی خەڵک بکەن و ڕێ بە خەڵک شاندن من هەرو پرسیارم هەیە و چاوی شت ماچەکەم دووارە کاکە بەهاتین قوربانتم چاوەکەمی زۆر سپاس بۆ هەستی جوانت کاکە گوڵ تۆ عەزیز و خۆشەویستی منیش لێرەوە چاوەکانت ماچەکەم بە مەسەلەی پرسیارەکەشت ئەوە هەر کێشەی بەڕێزت نییە کێشەی ئێمەشە بەڕاستی ئێمەش یەک دنیا معاناتمان هەیە لەگەڵ ئەو بەرنامە من زۆر بەسەراحەتەن قساکەم ئەو بەرنامە سوکانەی کە تەقدیری پێشکەش ئەکرێ لە زۆر کەناڵ و زۆر ئیشی تافە ئەکرێ بەڕاستی جاری وایە ئینسان تەریقە بێتەوە کە ئەیبینێ بەڵام ئەمەیان زیاتر کاری وەزارەتی ڕۆشنبیریە زۆر بەداخەوە ئەبواە وەزارەتی ڕۆشنبیری سانسۆری لەسەر ئەو بەرنامانە دابنایە لە چۆنێتی پێشکەشکردنی ئەو بەرنامانە لە چۆنێتی پێشکەشکردنی ئەو کارە تەلەڤیزۆنیانە ئاکرێ هەر نەکاری بڵێن خۆماڵی من حەز ناکەم هەر لە هەولێری عەزیز و دێرین و قەڵا و منارەوە ئەو کارانە ناکرێ ئێمە فەخر و شانازی بە هەولێرەکەین لەبەرەوەی خەڵقێکی زۆر باش و خۆشەویستمانی لێە و هونەرمەندی زۆر لە پێزی تایە لە سلێمانی ژەم ئەم کارە ناپێزانە ئەکرێ با ئێمە هەر دەسەکانمان بۆ هەولێر ڕانەکێشن لە زۆر شارە و ئیشانە ئەکرێ و بەڕاستی من چەند ساڵێ لە سندیکای هونەرمەندان بووم کاکە جەزازانی کە لەوێ کارم کردووە لەوێژ ئێمە هیچمان پێ نەکرا هەتا پاشقولێکی باشیان لێ کردین و کەوتینە ناو سەتڵەکە و لێ هاتنە دەرەوە لەبەر ئەوەی ئێمە زۆر شتمان قبوڵ نەبوو کاکی بەڕێزم ئەبێ بڵێن خوا چاچی کە وا شێواوە جارێ بە ئێمەش چاک ناکرێت دەستی کاکە بەڵێن خۆش بێ دەستی تۆش خۆش بێ دیارە متابعێکی زۆر باشی کارەکان ئیشی جوان و خراپی شیرێک جا کردوێتەوە هەموو جارێک شعرێکی جوانی کاکبیدیا هێنمەوە کاڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بە یەک ئارە کێشێن ئەو زێڕی ئێوە ژەگە زیوەکە خەڵچێک پیا بوو ئێستا بە یەک ئارەی کێشێ کاکە جەزاجیان زۆر بەداخەوە وەکو جەنابەت وتی
ئەو کاتانەی ئێمە کارمانە کرد بە خۆ بەخشانە کاری بە پێزیشمانە کرد بەداخەوە ئێستا پارە بۆ هەندێک کەس ڕژاوە ئیلا بۆ پڕکردنەوەی کاتی تیڤەکانیانە هەنی مەجموعەیە بەرنامە ئەبینی من ئەم سۆران و مۆرانە چین هەر هینی پێشکەشکاریان شێواندووە ینی من دەمەوێت ناوی ئەوانی کە نازانم یعنی داکەن بە فشقیات و قسەی بەربازار و قوربانجەها بوارەکەی ئەوە ژەوەی نەگرتێتەوە بواری هوەری میلی ئەمەش ئەو خۆی پێوتە تەهریج من کاتی خۆی تارێکم نووسی بوو تەهریجی گۆرانی و شانوە لە تەهریج ینی هەڕاجخانە ئەمە هەڕاجە مەسەن هوەری میلەکەی ئێمەش ئەوەی کە کەلیمەی نەشیا و سەقات کە بۆ ناو عایلە نابێ بازێک گۆرانی میلی هەیە باوەڕم پێ بکە کفرێ لە پاسایە لە تەکسی ئەگە خێزانێک سوار ببێ عایلێک سواری تەکسە بێ تکا لە خاوەن تەکسیەکانەکە من ئەگۆرانیان لێمەێنچکە وەڵڵاهی بۆ زاید هەژدا بێ بۆ خەڵکی عایلە و بۆ خەڵکی محتەرم نابێژێ لێ بگرێ عینەنەوەی شانۆکەی ئێوە ئێستا شانۆی بازیشی پیا بۆم تاریجا زۆر شاکارمان کردووە کاکە جەزا وەختی خۆی مەسەلەن حەمەدۆکمان کردووە حەمەدۆک یەکێکە لە شاکارە هەرە بەناوبانگەکانی نووسەری گەورەی کورد یەشار کەمال کە لە چوار بەش پێک هاتووە زۆر بەداخەوە حەمەدۆک سیناریۆشی بۆ دانرا کە بکرێ بە موسەلسەلەیەکی تەلەڤیزۆنی سپێرا بە کاک نەجمەوگەر لەوە شەعار قەلەیان تێخستنیان ێژی ئیشەکە بکرێ زۆریشی ئەنی مەجموعێ ئیشی جوان جوان لەو زەمەنا کراوە کوڕانی عەشق کراوە ڕێسالەر لە یاسا بەدەر کراوە ئوتێلی ئاخر زەمانمان کردووە کوڕانی عەشقمان کردووە حەمەدۆکمان کردووە چیچی مەجموعێ شاکاری جوان جوان کراوە لە وەختی خۆیان ئێستا من ناڵێم مەجموعەیە گەنجی تێگەشتوشەیە هەندێ شانۆ بەڕەوتێکی کە ئەکەن بەڵام بەداخەوە تەلەڤیزۆن باڵی کێشاوە بەسەر هەموو ماڵەکانە ئەو شتێکی پارە پێ بکات تەلەڤیزۆنەکە کەناڵەکە یعنی بەداخەوە تۆیی دنیایەک پارە خەرجەکەی لەوە کچێکی مۆدرێنە کوڕێکی مۆدرێنە ئەنی بەڕاستی هیچ سوچێکت بۆ ناگرێ هیچ یعنی هیچ من لەگەڵ برادێکا یەک مناقەشەی زۆر سەیرمان بوو دەربارەی گۆرانی کە تۆ باسی گۆرانی ملیت کرد وتم تەمەنای ئەوە مەکرد 15 ساڵی کە بەڕەحمە بێ حەسەن زیرەک بژایە وەڵڵاهی ئاوازی بۆ ئەمڕۆ نائێشتەوە وەڵڵاهی ئێستش زۆربەی زۆری گۆرانی بێژەکانمان حەسەن زیرەک عەلی مەردان ماملێ مەزەری خالقی چێ تایر تۆفیق ئەو گۆرانی بێژانە زۆربەی زۆریان ئەچنەوە سەر ڕێچکەی ئەوان شتی تازەیان پێ نییە شتی تازە نییە اینجا من ئەتوانم بڵێم هەتا ساڵی هەشتا چ گۆرانی و چێ کاری شانۆیی زەمەنی زێڕین بوو بڵێن هەتا ئەگاتە هەشتا لە ژێر دەستەیشە بەکاتی ئەو سەردەمە زێڕینەیە لەو کاتەیە بوو اینجا لە لای ئێمە وەکو هەڵەبجەش هەتا هەشتا زەمەنی زێڕین بوو تر دوای هەشتا ئەم کارە چاتە بوو دوای ئەم کارە چاتە ئیتر کاکە دوای ڕاپەڕین و حکومەتی هەرێم و هاتنەوەی ئەمانە بەتەواوەتی وەزعەکە شێوە بۆ شێوە لەبەرەوەی هەستی نیشتیمانی نەما لە ناو هونەرمەندان نەیان هێشت کوشتیان من برادێک هێناومە تەلەبە بووە خۆم پەروەدەم کردووە گەورە بووە بۆ هونەرمەند ئەبینی ئێستا ئەو لەکوێ من لەکوێ من ئەوەی ئەو ئەیکا بە من ناکرێ وەڵڵا و بلای ئەو دەستا بڕمەوە ماستایی پێ بکەم ئەگەر بۆ خۆم نەبێ تێگەی ئەمڕۆ لەگلەجی و ماستاوچی و قەشمەرچی و خەڵق هەیە مێزی مەسوول ئەڕازێنێتەوە هەتا سەعادێک و دووشە و من یعنی زۆر بکاتە تینم ناو ئێنم هونەرمەند هەیە ئەوەنەی مێزی مەسوول ڕازانوتەوە لە جاتی عەرزەیە دەی وەرگتووە هەیە قوربانجان دوێنە بڵاو بۆ خانوویەک دەی وەرگتووە خانوویەک تێگەی اینجا من ئەمە بەخوا کێشان نەبێ ڕەنگە کاکە جەزاتۆ خۆبزانی من لە عایلەیەکە هەر خۆم ماوم 50 ساڵ فەنم کردووە 50 ساڵ لە عایلەیەکە بەس خۆی ماوە لە شیمیابارانی هەڵەبجای خەڵچینە ئەو بزانن کە ئەو مشەهیدە ینی ئەوە بێت ئەبێ یعنی باوکم دایکم سێ برام 5 خوشکم 5 خوشکە زام ئەمانە ئەمە یەک 50 ساڵە خزمەتی هونەری
ئەم وڵاتی خۆمەکەم 42 ساڵ مامۆستا بووم وەکو هەستی نیشتیمانیش و ئەو کاتانم ڕێخستنی هێشتا بووم لە شۆڕشی نوێ هەتا ئێستا وەرە بەقەدەر یەک ماساڵ چی باوەڕ ناکەم سودان بوو یعنی یەک عەرزەم وەرگرتووە ئەویشینی شەهیدانی چیمیابارانە لە کوێژ لە هەڵەبجە تێ ئەگەی لە هەڵەبجە وەرم کردووە وتم برادەری وتی ئەڵێن دووسێ عەرزی وەرگرتووە وتم وەرە وەعدی شەرە بێ لەکوێیە عەرزەکان ئەیفرۆشین بە شەریکی وەرە بۆم دۆزەرۆ پێم خۆشە ئەگە وەرشی گریتەوە کەسێکە هەموو قوربانی یابێ بەڕاستی سەروەت یە وڵاتە بۆ کەسانە حەڵال نەک بۆ کەسانی گۆرە خەڵکی وڵاتە نیە قوربانە بم خەڵکی ئەو دوی سنوورەکان بۆ شەهیدان کۆنەجاژ لەگەڵ ماوەسێ بۆ سەری موچەی شەهیدان تۆ بەو حاڵەوە کەسێکی هونەرمەندێکی وا بە ئەزمون وە پڕ ئەو هەموو قوربانیەوە ئێشتا بە درێژایی ئەو هەموو ژیانەی بکە باسێکە لەسەر شان و لە تیڤ و لە درامای هەردڵیەوەی خۆش کردووە کاک پەرۆشکەمال لەڵێ لاساییشی درامای گەڕان بە دوای سێبەرەکان ناتکایە هیچ شتێکی لەبەر نییە شتێ ئەزانم مەبەستی لە چییە باش ئەوە ئەم بەرنامەیە وایە هەموو جارە مەشادەکانە بیرەخەنەوە نا دیمەنێکە بوو لە گەڕان بە دوای سێبەرەکانە ئەزان چ دیمەنێکی شێوێ و چ حیوارێکی کۆمیدیەوە نا ئەوەیە کە برادریە بۆ لام گوایە ئەمەوێ لەویا شاهینم کە هەڵم خەڵەتێنێ کە گوایە من ببم بە پیاوی عومەر ناوێت ئیتر منیش پێڵم هەسە تۆ لە عومەر گەواوتری باشە بەس بۆ ئەو لەو عومەر گەواوترە 2011 بوو لە سوید بووین ئەڵا حەزەکەن وەکو مەشەدەکە لەویا چۆمە ئاخر ئەوێ ئەوە زۆری فەرقا ناکرێ بێ بڵێ هەسە دەی هەست ناوی چییە و برادرە کاک پەرۆش وڵی کاک پەرۆش تۆ لە عومەر گەواوتری ماوەسا دابانی ڕاگەاندنیشەوە گەنجێکی نابینای بەڵام داهێنەری هەستبینە کە بەڕاستی ئەوە کاک پەرۆش دڵی هیچ نەکا بۆ خۆشی وامت ناچاوی ئێمەیە محەممەدی مامەڕەشە سڵاو ڕێزم بۆیە خۆشەویست ڕەسان خاتونیان داستانەکرم ئەمانە هەموو کۆمێتیان نووسیە دواتر وەڵام یەک بێچانینەوە خۆشەویستان گەورەی ئەم جۆرە هونەرمەندە ڕەسەنە لەوەیە باسی ئەومە قوربانی کرد باسی ئەو هەموو هەر خۆتان بێنە بەرچای خۆ دووەرە هەڵەبجە بۆ شێوەی بەسەر ئەو کارەساتە ئەمە هەموو قوربانیەوە دوای لێ کۆڵی نێەوە چەند بە چەند نازم پێشترم چۆتە ئاوەڕی بچۆتە ئێرانیان بەڵام لە سلێمانیش چەند ساڵە بزانە یعنی هەر دڵی ئەوەی خۆش کردووە بەردەوام بووە ئەو هونەرەکەی هەر بەخشیوە هونەرەکەی هەر بەخشیوە لە هەڵەبجە ئەم هەموو تەسعیاوە ئەم هەمووی نەیاوە هۆڵێکی شانیتیان نیە هەمووش بەنای هەڵەبجەوە دۆرەکە قەناعەتت بێ ئەتوانم بڵێم تا دەبەرپرسی حزبی و حکومی کە بە مناسەباتێک دانیشت بین هاوڕێکانم داوای شتی شخصیان کردو من وتومە تکایە هۆڵێک بۆ هەڵەبجە تکایە هۆڵێ لەو هەڵەبجەیە دروستکەن ئەو بەرپرسانی کە ئەڵێن وانە با پێم بڵێن من بەرەو ڕوویانە بمەوە قوربان هەڵەبجەشک و سلێمایی لاتەوە لە کاتێکیشیان پێمانە بێ کۆمەڵێ دەسەواژەیە شاری هەڵمەت و قوربانی شاری ڕەشەباکە و شارە تووڕەکە و شاری پایتەختی ڕۆشنبیری ئێسا شاری پایتەختی ئەدەبی شەقڕ بەسەرم هیچ شتێکی بۆ تەرخان نەکراوە لەو بوارە تێناگەم ینی کامەیە ئێمەمانان کردمە بە پایتەختی ڕۆشنبیری بە هەموو چالاجێ زۆرەی کە هەیە ئەوە تا تێ خزمەتێکی ئەو بکەیت چەند ساڵە کۆمەڵێکی هونەری میلیمان هەیە بەڕێز داگاداری لە ڕۆژە ڕۆژانە کوبزانی مەسوولمان بوویت ینی کەس نەبوو لێمان بپرسێتەوە ئایا ئێوەم چالاکیان لەسەر جادا چۆن ئەەکەن ئایا ئێوە زەلامەیە باوەڕی نەکردوە چۆن ئەبێمە چۆن نەکرێت چووکە خۆی ناتوانێت خەڵقەکەی ئێستا عاقڵ بووە ماستاوچیەکەن لەگلەگلیەکان نا کۆیلەکان نا خەڵقی کە عاقڵ بۆ ئیتر قسە ناخوە کردەوە کێ کردەوەی هەبوو دەستخۆشی لەکەن ئیتر خوایە کرد کابرایەک لە ئیسرائیلەوە ئەهات بۆ سلێمانی یا بۆ هەڵەبجە یا بۆ هەولێریا بۆچی کارێکی جوانی ئەکرد من لێرەوە دەسی ماچەکەم من باوکم وا فێری کردوم لە جەژنیشانەی هێشتۆ دەستی ماچکەم سەرمایەدارێک بە سوتوە لە شوێنێ بووین لێ وتم دەست ماچەکەم ئەتوانی هۆڵێ بۆ هەڵەبجە دروستکەی والله دەست ماچەکەم والله وتم ئەبم بە پاسەوانی ئەشیاکانت لە هەڵەبجە
نایەمەوە بۆ سلێمانی بەس مەبەرجە ئەو بڕیارە بە بەس بە مەرجی ئەو بڕیارە بە دەزانم کاری خێرخوازی زۆر کردووە ئەمە بکە بۆ مێژوو بۆ تەمێنێتەوە وتم وعد بێ ئەگەر لە جیرفانی خۆم بۆ پەیکەرێکیشت لەبەر هۆڵەکا بۆ بکەین هۆڵێ بکەن بۆ هەڵبجە تکایە کاکە کۆمەڵێ گەنجی خوێنگەرمی تایە ئێستا دروست بۆ لە هەڵەبجە لە هەر شانۆگەریەکە ئێستا هەچ کارێکی شانۆیی بکەن قەنەعەتت بێت لە هەولێر و لە دۆهۆکەوە چوون بۆ سیرکردن کاکە ڕاویار و هاوڕێکانی یعنی کۆمەڵێ گەنجی خوێنگەر من قەنەعەتت بێ ئیشیان کردووە لە هەولێرەوە هاتوون بۆ بینینی شانۆگەریەکەی بەشداری فستیڤاڵیان کردووە لە دووسێ خەڵات کەمتریان نەهێناوە ئێ کاکە وڵی گوناحاوانە بێشانۆ بن وڵی گوناحە هەڵەبجەوا بێ وڵی نازام یعنی بەرپرسێ نیجووی لەم بەرنامەیە بێ قوربانجان جوان لێبێ ئێمە چەندین ساڵە هاوارەکەی ناڵم وەکو باسم گوێ دەستەواژەکانی شاری هەڵمەت و قوربانی ئەوانە بۆ ئێرە بەکارێن بۆ هەڵەبجەش کاتێکی میابارانەکە کە بیانێت لە وەکو کورد جینۆسایدی کوردی وەکو دۆزی کورد بە جیان بناسێنن سەری زمان و بن زمانە هەڵەبجەیە شەیدانی هەڵەبجە و یادی هەڵەبجەش ناڕۆمەوە باشە قەینا تۆ کە تۆ ئەزانی ینی ئەتەوێ کورد بە دنیا بناسێنی لە ڕێگەی ئەو زڵمی کە لێ کراوە ناوی جینۆسایدە ئەی بۆ شتێک بۆ شارەکە ناکەی پایتەختی ڕۆشنبیری ینی پایتەختی شەهیدان مەسەرەن ئەو ئەنفالی کە کراوە بەرامبەری ئەو خەڵکە گەنجی ئەوێ پێویستی بە شانۆیە بە گۆرانیە بە مۆسیقەوە کاکە هەر هەڵەبجە نایمەکەم منەڵێم هەڵەبجە یعنی دڵنیا بە کاکە هێجەزا هەڵەبجە و سلێمانی تەواوکەری یەکن هەڵەبجە و قەڵاتجێ تەواوکەری یەکن هەڵەبجە و هین سلێمانی و گەرمیان هەمووی تەواوکەری یەکە ئەمانە هەمووی پشت و پەنای یەکن ئێمە ئەم دەبەرە ئەی هاوار سەرۆکی حکومەت وەڵی گوناحە بانێکەوتووەوە وەڵی گوناحە سەرۆکی حکومەتی ڕێم کاک مەسرور بەرزانی وەڵی گوناحە هەڵەبجە شانوویتیانە بێ یعنی وەڵی گوناحە وەڵی یعنی نازان بڵێم چی کاکە خۆتان نیکەن هەموو بە دەردی کابرای کوردەواری ئەڵێ هەموو ئەدرەس و شتەکان لە بەغایە کە تەلارێکی هونەری لە هەڵەبجە بکرێ ئەرزەکەشی یعنی زەویەکە تەرخان کراوە بووی کاکە ئەوە بجوڵێن وەکو خۆتان نیکەن ئەوە بجوڵێن پەرلەمانتان هەیە لە بەغا خەڵقتان هەیە لە حکومەتی بەغا ئەوە بجوڵێنن ئەوە بەمەرجە شانۆ وەکو باسێکەڵەن ناسنامەی گەلانە هوەر ناسنامەی گەلانە باوکم بە شەرەفم ئێستا شانە و هوەر بۆ ئەوان بۆ بە سەرەتان و دوژمن ئەزای بۆ لەبەروی بزنسیتیانی مەسەرەن بۆ لە هوەر نزیک بێتەوە هیچ سوادێکی لە ناکە بەڵام وەکو بینیمان بایەخێکی زۆریان بە وەرزشەیە من زۆر ڕێزم بۆ وەرزشکاران هەیە زۆر چای منن زۆر خۆشەویستن بەڵام خۆم شارە پایتەختی وەرزش نییە بەسا پایتەختی هوەرە پایتەختی ڕۆشنبیریە بەڵام هیچ لایەک لە هوەر و هوەر وڵی منەمێ یەک پەیام لێرە شوهەر بۆ کاقوبات بنێرم کاکە گوێن بەڕێزم یعنی تۆ بمانێ و نەمانەوێ سەرۆک وەزیرانی ئەم دەبەرێ یعنی قەینا جێگری سەرۆکی وەزیرانی بەڵام پشتی یەکێتی لای ئەو یەکێتی لای تۆیە عەزیزم خۆشەویستەکەم لێت ناپاڕێمەوە ئەمە لێت ناپاڕێمەوە ئەمە بە ئەرچی سەرشانی خۆتی ئەزانم یعنی بەڕاستی شەرمە لە هەڵەبجە شانۆ نەبێتەوە بڕۆی لە هەڵەبجە لەم شەوانە شتێکیان پیشانم بیرێکراوە لە عەبابەی لێ دەستخۆشی لێکم وەڵا لەسەر بڕیاری کاک قوبات بیرێک هەڵکەندراوە بۆ دێ عەبابەی لێ بۆی ئەو کاکە خەڵقێک نییە بە تۆ بڵێ کاک قوبات تاڵەبانی تکایە ئەم شارە شانۆمان نییە وەرە کاکە من 3 ساڵ ئەمەوێت تۆ ببینم بۆ ئەو مەوزوعە وەڵڵی ئەگەر باسی شتی شەخصی خۆمم بۆ کردی بم کە دەرەوە زۆر ڕاستە وەڵی هونەرمەند هەمیشە لە خەمی هونەرەکەیەتی لە خەمی شارەکەیەتی وەکو ئێمەمانان خۆ دەزانیت چەند ساڵە من بۆیە ناڵێم سلێمانی کاکە جەزا لەخوا بەجابێ سلێمانی بەقەدەر حاڵی خۆی شانۆی هەیە زۆر ڕاستە تێگەی بەقەدەر ئێستا بۆ بە پارێزگا پێویستی بە شانۆ اینجا دوای ئەوە یعنی معقول نییە تۆ ناوت ناوە پارێزگا بەڵام هیچ مەرجێکی پارێزگایتیان نییە هیچ مەرجێت من لە مانگێک کەسێ 4 جارە چمەوە بۆ هەڵەبجە خا لەگەڵ بێتاقەتە بم
سارم نییە سواری پاسە بمە ئەڕۆمۆڵ هەر لەگەڵ ئەڕۆمۆڵێنەر وەڵای ئەم شەخۆ باڵە بجەوە دیوە بۆ هاتووی تێگەی ئەڕۆم بەو شارەگەڕم وەڵڵاهی گریانم وەڵڵاهی خەڵقێکی بێزار وەڵڵاهی خەڵقەکە ناحەقینێ کاکە شتان کردووە ناڵێن نەتان کردووە بەڵام لە سادە کردوتانە بەلا سادەی ئێوە نابێ کاکە قوباتجان چاوەکەم وەڵڵاهی لێت ناپاڕێمەوە ئەرچی سەرشانی خۆتە یعنی ئاوا یەک لابکەنەوە بۆ ئەوێ لایە بکەنەوە من با هەردیفاع نەبێرە لایە بکەنەوە لە قەڵاتجێ لایە بکەنەوە لە هەڵەبجە لایە بکەنەوە لە دەربەنیخان لایە بکەنەوە لە گەرمیان یعنی قەینا ئەوە شاری سلێمانی وتمان من وەکو ئیشەکەی خۆم باسەکەم یعنی ناکرێ نابێت تۆ پارێزگا پێت و شانۆتیان نەبی وەڵڵاهی دەمم سووە وەڵڵاهی بەرنامە نییە باتەکەم وەڵڵاهی ڕوح گەشتە سەر کونەلووتم وەڵڵاهی وبیللهی وامان یعنی وام لێ هاتووەم شارە بەجێبێڵم بەداخەوە ئەچینە لای ناوبڕێک دوایم دەدەڵە تەواوکەین کە تەواوبوونی نیە بەڕاستی چەند ساڵێ هەموو لەگەڵەوە مەراقانەیە ڕۆژەکانمان بەڕێکین رادیۆی میلی گەڕیان دەنگی هەمووانە بۆ ڕێکلامکردن لە رادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87 رادیۆی میلی گەڕیان من کافتریایەکی زەخمم دانا لەبەرەوەی لە ڕادیۆی گەڕیان ڕێکلامم بۆ کردووە ئێستا زۆر باشە تۆش بۆچی چاو لە من ناکەی ڕێکلامەکە لەبەرەوەیە بۆ قوربانەوە من حەرچیەکەم هەبێ و نەبێ ئەی بەم بۆ ڕادیۆی گەڕیان ئەڵێم لە دەورتان گەڕێم وەرن ئەمە ڕێکلام بۆ بکەن چونکە ئیتر دەنگانەوەیکی چاشی هەبێ بابە منە بەلای هەر زارێکە ئەڕۆم سەیرەکەم لە وشوار بۆیندێکە ئەی جیای بەلای هەر زارێکە ئەڕۆم هەر بەزم و هەرها و تەپڵ و چەقەلە و ئەمانەیە خوا ئەگادار ئەمەە خۆشە نەبێتەوە ئیتر ئەوا و لیەکە زانی چۆنە سینان ئەمان زۆر مویمدایە بەڵزێن و ئینجا زۆر گوێ بە سەر وشتی واژنەن ئەگەر کەسەکە بناسن زۆر هاوکاری خەڵکەکەن لەبەر ئەوە شوێنێکی زۆر دەرەجێ نانای هەر بە هەرزان زای دەبەزێنین بە هەرزان هەرزانە بۆ ئەم کەسی دەبێت ڕیکلام دابوێن خدری تایە بۆ من خدر کامەی خدر ئەو بچمە خوێنە سوورەکان دەڵێ ئەوەی بە قەبەتڵێکی خوێن دەبێت ئەوە خدرە ئەوە خدرە ئەوەی هینەکەیە ئەوە کنگرە خدر ئەوەیە کە سەری کەسەڵە و سیدیەوە گەڵای دەڵێ گەڵا ئەفەرم بە قوربانێ وەڵام محاوەلەی دەکەم شتێکتان بەنێ ئەوەی دابوو ڕێکلام وێنە بوو لە دەورەکە بۆ ئیشەکەی من هەر بە خدرە بەسەر چاو وەڵام بەسەتان دەکەم بەسەر چاو لەو گەڵانەتان دەدەن لەسەر کەچەڵەکاندا بە قوربانێ ئەڵێم ئێوەش خێرا ڕێکلامەکانتان بێن بۆ گەڕیان میدیا ئەرشیفات تایبەتەکانی کافتریای کلتوری زەردەشت بەڵێ بیسەرانمان لە ڕادیۆ میلی گەڕیان هاتینەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکەمانم ئێوارەی کە پڕە لە هونەر پڕە لە هەڵوێستی جوان لەگەڵ هونەرمەندێکی پڕ ئەزمون و خاوەن هەڵوێست هونەرمەندێکی ناوداری زۆر خۆشەویست لای هەمومان کاک بادین هەڵەبجەیی پەیوەندێکمان لەگەڵایە لە پایتەختی کوردستانەوە لە هەولێری دێرینەوە پەیامنێری خۆبەخش و بەڕێوەبەری پێیجمان لە هەولێرەوە کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو لێبێ وەرە باش سڵاتان لێبێ وەرتان باش ماوە حاجیان زۆر سپاس دەکەم وەڵام من بووم بە حاجی ئەمڕۆ کاکە بەسەوە سەڵتەکەم لەبەرانیە و ئیتر شەڵا لەبەرم کردەیە بمزای لێ بێت لە ساغ نامەوە دەزەوێت خۆشە بەرنامە لێ دەکەم بە خێرات نییە و گوڵە جوانە دەکەم یاخۆ بەخێر قوربانتم چاوەکەمی ڕێز و حرمەتم هەیە بۆت بە قوربانی تۆم دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەیەکی جوانە نامەوە دەزار لە بەرنامەی هونەریش بڵێن بەشی شانەوانە کێشە نییە بەرنامە پێشکەشکە کاکە ئەحمەد جان خۆشم لە شانۆیە دەورم بینی لە یەک دوو فیلم و لە یەک دوو دراما و لە دوو فیلمی حەسەن زیرەکە گەوهەری یەک و گەوهەری دوو بەشدار بووم لە یادی بەخێر ماملەیە لە فیلمی یادی بەخێر ماملێ بەشدار بووم لەگەڵ کاک سمکۆ عەزیز بەڕەحمەت بێت لە ئەو شانۆگەریە بێ هەربێت دەورم هەبووە بە ماوەی 4 ڕۆژ بەشداریم کردووە لە زۆر شتی تریش بەخوابیرم نەماوە یاخوا لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم وەڵڵا پرسیارێک بۆ ئەو گوڵە جوانە
زۆر باشە فەرموو لە قوربانیتم ئێستا لەوانە گەڕن کە لە تیڤی و شتەکان بڵێن لەو تیڤی و لە کەناڵە ناوخۆی و سەتەلایتەکان بەرنامەیان هەیە و هەفتانە ئەوانە هیچ ئایتی بۆوانە دەڵێت کە کۆمەڵێک کڕ دەبنەوە لە بێ ئیشی و ڕێک دەچن کورتە فلیمێک شتێک دەدەین چی بۆوانە دەڵێت کە هونەری کوردیان سەقەت کردووە جاوەڵا خوڕی چی بکەین بەسەری بەساقە و بم خۆزگە گوێیان لێ بۆ ئەوان خۆیان سەقەتن ئیتر چۆن هونەرەکەشیان سەقەت نابێت ئەوان خۆیان سەقەتن بەڕاستی وەڵی یەکێک سەقەت نەبێشتی سەقەت ناکات لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ بەڕێزت دوای ئەوە وابزانم پێشتر وتم تاوانباری یەکەم وەزارەتی ڕۆشنبیریە لەبەرەوەی هیچ سانسۆرێک نییە لە وەزارەتە ئەو وەزارەتە من تەسەوەرەکەم بەس ناوێ بەس نازانم وتیان لەم ماوەی پێشوە یەک دوو بەرنمەیان ڕاگەنەوەی سزایە دەستی خۆش بێ ئەوە ینی ئەوە جێگەی دەستخۆشی بوو من بانەڵێم کاگە حەمەوەکو وەزیری ڕۆشنبیری خەڵقی دەڤەری خۆمانە وەکو هاوڕێ و دڵسۆز و ئەمانە من دەستخۆشی لێ یەکەم وابزانم یەک دوو جاریش لەگەڵ جەنابی دانیشتوم و سەردانی ماڵێەوەشیانی کردووم بەس کاگە هەمە هەستەکەم دەستی بەسراوە دڵنیا بە دەستیان بەستۆتەوە یعنی لەوانەیە زۆر بەرنامەی لەلا بێ و نەیەڵن جێبەجێیکە من لە نزیکەوە ئاگام لێیەتی بڕوا و قەنەعەتت بێ ئەگەر وازی لێبێنن لەوانەیە لە سا هەشتای تەلەڤیزۆنەکان دابخا بە بڕیار بەڵام کە نایەڵن بڵێن چی پێشتر بیرمان لە ساڵانی 2004-2005 کە فلیمەکان زۆری سیدی بوون ئەو کاتە هەمووی ڕێگە پێدان دەبات لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگیرابە بەس تا هەڵپیاز دەستێ فلیمێک دەردێنێ کورتە فلیمێک دەکا و لە سۆشیال میدیا بڵاوی دەکاتەوە جانا تەسویرە نە سیناریۆیەکەی نە ئەکتەرەکانی یانی هیچی بەسەریتەوە نییە وەڵا بەداخەوە زۆر بەداخەوە ئەو دیاردانە زۆر بووە هەچی هەڵەسێ کامیرەیەکی کاکان لە موبایلانە فلیم کراوە بە موبایل بڵێ ئەخ معقولە بە موبایل فلیم بکەی موبایل هەر جاری وایە کوالێتی ڕسمگرتنەکەی تەواو نییە ڕێز و حرمەتمە ئەم هەموو کامیرەی من ناوم زۆر بۆ لەبەر ناکرێت کە کارێکی هونەریەکەین مخریج جیایە ڕاکوار جیایە میکیایە نازانم چی جیایە ئەم هەموو خەڵق و ستافە لە فلیمێکایە و اینجا دوایش 1500 نەقدمان لێ ئەگیرێت تۆیی بەکەم بە موبایلێکەوە فلیمەکە ئاخر وڵی مەعقول نییە وڵی وەزارەتی ڕۆشنبیری کورە کاقوباتۆزە سەلاحیەت بن بە وەزارەتی ڕۆشنبیریش ئەم دەردی دڵش با هەر بە تۆ بڵێم چونکە تۆ تۆزێ لێمانەوە نزیکیە بێ گلەی و گازندەکانمان هەر لەو پیاوە بکەین کاتم گرتن کاتێک خۆش بێەوە یاخۆ سەرکەوتوباتم زۆر سواز عەزیز و خۆشەویستی مامۆستا عەبدۆبیلە سڵاو لە مامۆستا سڵاو بۆ تۆش بانە عیرفان پێشکەشکاری ڕادیۆی گەڕیان ئەڵە سڵاوتان لێ بێ سوپاس بۆ تۆ ئالان ڕەفیق سڵاوی نردووە زۆر سوپاس بانە عیرفانە سەرکەوتوو بن کاکەی و نووسی حەسەن مەحەی ڕە سڵاوتان لێ بێ زۆر سوپاس بۆ هەمووتان سڵاو لەوێ بەڕێز و خۆشەویستیش کاکبان جەمبینەوە سەر هونەر کاتی خۆی لە هەڵەبجەیە کاڵین سەدەمی زێڕین جارێکتر ئەگەر لە باسی شانۆ باس بکەی لێ چەند شانۆ جوان کراوە ئەگەر باسی چەندین شانۆکاری زۆر ناودارشی کە ئێستا لە بەرچاومان نمونونەکانی هەیە و چەند هاوڕێک تریشمانەیە کە خۆت نایان بێنی کە لە هەڵەبجە کاتی خۆی ئەوانە شانۆیەکیان پێشکەشکە شانۆ و سەردەما بەگژاتچوونەوەی ڕژێم بوو شانۆ هادف بوو شانۆ تاریژ نەبوو هادف بوو ینی مەبەستەکەی ئەپێشی میابارانی هەڵەبجە 5-6 تیپی شانۆیی هەبوو لە هەڵەبجە تیپی مۆسیقاشنەوێ هەبوو هیوا هەبووە کورە پێشڕەو هەبووە نازانم مەجموعەیەک من بەداخەوە وەکو جەنابت دویستی من لە 76ەوە لە سلێمانی ئەژیم زۆربەی کارەکانم لە سلێمانی بوو مەگەر هەر کاری هونەری بێ وەکو هاوکار یا بەشدار لەگەڵیان نابوو بم ینی لە هەڵەبجە شۆڕشێکی شانۆیی هەبوو لە هەفتاکان و هەشتاکان یعنی بەڕاستی کە شانۆ گەریەکەیان تەقدیمە کرد یەکەم ڕۆ جارێ شەو خۆیان نەشاردەوە یان وزانین هیچ نییە اینجا بەیانی ئەڕۆنەوە تەقدیمیانە کردەوە شەو هەمتر خۆیان نەشاردەوە ئەین بڕوات بێت لە سلێمانی شەروا بوو لە سلێمانی یعنی مومەسلی وا بوو جاری وا بوو
حواري تشود ابو بچپل رێزان لە لای خەڵق هەبوو بە مەسەلەی هەستێکی نەتەوایەتی بەڵێ لە چەندین شانۆیە بەشدار بووم کاتی خۆی بیرەمێت یعنی شانۆکان دەقەکە بۆنەوە شانۆگەری تەنەکەم بیرێت شانۆگەری بەلەمێکی ئەفسوناییم بیرێت شانۆگەری کە لەنا هۆڵەکە زۆر جار هەستی دەکەیتە خەڵک لێ هۆڵە سی و یەکسە بچێت سەر جادە چێ پەلاماری شوێنە ئەمنیەکان بە بەڕاستی بەس بەداخەوە ئەمانە ئەوە برای بەڕێز و خۆشەویستم جای تر میدیا حسێن باسی ئەو تاریجێکی کە نانی لێخۆنی ئەو کەسانی کورتە فلیمە ئاز نزم و بازاڕیانە بەرهەمهێنن باسیەوەی کردوتی حەسەن زیرەک یا ئەحمە شەماڵ لە دڵێکی لە ناخێکی پیاوێکی بەژمەینەتی هەڵقرچاوی کە ئەڵێ ڕەنزەرانی بیر و باز و لێەوە لەو ناخەوە بەو پەڕی ڕازگۆی ئەچریچێنە گۆرانی ئەڵێ بستێز ئەرز نییە تێە بسرەوم بەقەت لە پەدەستێ یان بەقەت کراسێ دڵنیان بەگریانەوە مەقامەویتەوە بەڵام لەم سەردەمای زەلام هەیە گاڵتە بە گۆرانیەکە خۆیەکە بە هەزەلی هەڵە بەزێتەوە لە گۆرانێکەیە کەلیمەی نەشاو بەکارێنێ حرمەتما بۆ جنسی لەطیف دەنگی هیچ نییە 5-6 کچ بە دەوری خۆیان ئەسوڕێنێ و هەڵە پەڕێنێ بەس بۆی بڵێن دەنگی خۆش خانمە گۆرانی بێشەیە قوربانەڵێ 1500 متر زەوی وەرگرتووە 50 دەفتەریان لە کلیپێکا بۆ سەرف کردووە حەسەن زیرەک و ئەحمە شەماڵیش ئەڵێ بستێز ئەرز نییە تیا بسرەوەم بەقەت لە پەدەست یا بەقە کراس ئەوە حاڵی توۆشە خەجاڵەتم کەواڵم بەزۆتەنا نەبوومایە ڕنگ بۆ ئێستا تجار بم ئەزانی بۆ خۆی کێشەکە ئەوە ئەزانی بۆ چونکە لە عالیکی بۆوە هەڵقوڵاوی تۆ خۆ تەرخان کردو بۆ هوەری تر کەسابەتێکی من بۆ بزانم پێشتر پێم وتی بڕوا و قەنەعەتت بێم گۆرانی بێژانە لەم سەردەما بژیانایە ئاوازیان ناهێشتەوە بۆ خەڵک تەواو ئاوازی کوردی نەئەمە لا حەسەن زیرەک و عەلی مەردان و مەزەری خالقی و حەمەی ماملێ و چێ بەداخەوە بەڕاستی کە بیر لەو ڕۆژگاران ناکەیتەوە وەرە شارێکی هەڵەبجەی ئەو سەردەمەی زیینو بێنەرەوە بەرچای خۆت ئەنجا سلێمانیش بە نمونە ئەو کاتە سلێمانی کە بیر بکەرەوە ئەو پیاوانانە گۆرانێنێتەوە کە وەکو مەحموود تۆفیقشەلی وەکو حەمە ساڵادیلان و وەکو حەمە جەزا بەڕەحمەت بێ یا جیلی دوای ئەوان مەسەن جیلی دوای سەڵاح مەجیە عوسمان عەلیە حەسەن گەرمیانیە حەمە جەزای ڕەحمەتیە ئەم جیلی دوای ئەو بەڵێ لەو دەڤەرەی هەڵەبجەش حەمە قوتووە عوسمان کێمنەیە ئەم هەموو گۆرانی حەمە فەرەجە ئەین بەڕاستی هونەر و کاتە دەورێکی جوانی هەبوو هونەر پەیامێکی هەبوو بۆ کوردبوون بۆ نیشتی ئێستش من نتوانم دەستخۆشی لە کاگازادی شنێرویە کەم یعنی بەڕاستی حرەکەی ماندووە لە هەڵەبجە هەمیشە خەریکی دەوراتی مۆسیقیە بۆ مناڵی هەڵەبجە دەورەیان بۆ ئەکاتەوە ئەگەر بە شتێکی جوزئی بێ هەر بۆ کڕینی ئالەت و کریانی خانوەکە یعنی شتێک وەرناگرێت کە بیخاتە گیرفانی ئەوەندەی من ئاگام لێی بێ خاتوبان عیرفان ئەڵە سەرکەوتو من سپاس یونس حەسەن ئەسڵاوتان لێبێ سپاس یونس حەسەن جارێکتەڵە بژین کاکە بەسامجان بۆ خۆیان ئێمە دای ناخێنەوە لەبەر ئێمە بەرنامەیەک پێشکەشەکەین ئەوەی لە دڵمانە ئەمانەیە بیگەێنین دەست بخێنە سەر برینەکان ئەمانەیە ئەزانین چی لە دڵی ئێمەی هونەرمەندەیە ئێمە هەموو ژیانی خۆمان بەخشیوە بە هونەر من مانگێک پێش ئێستا حەزەکەم یەکشت بزانی ڕاستیەک چوومە مەراسیمی ڕێزێنانە لە هونەرمەندێک بەڕاستی لەوێ هەموو مووەکانی لەشم ڕاست دەبوونەوە ینی مچۆرکە بە گیانما هاوکە گوێم لە ژیاننامەی مامۆسای گەورە نەجمۆگر گرت کە ئێستا تووشی شەلەل بووە و بەڕاستی زیاتر لە سا 75 جەستەی لە ئیش کەوتووە ئەو پیاوە بە هونەر بە شعر بە ئاوازانان بە دەرهێنان بە نواندن کورە بۆ خاتری خوا یعنی کاک نەجێم من زۆر لێوەی نزیک بووم زۆر کارمان کردو بە یەکەوە کاک نەجم یەکێکە لە قەڵەمە هەرە بە پێز و جوانەکان تیبی هونەری گەڕۆک دروست بوو وەختی خۆی شارە و شارە گەڕاین کاک زایر جەلال و لوقمان خۆشمیکرا بووم قوربان جەنابیشی من لە تیپی گەڕۆک لە سێ چوار بووی ئەو دەست و قەڵەمە جوانە شەو شعرەکەیە نووسی لە پاسەکە ئەوەنە بە سادە و جوانی ئەینووسی هەر لە پاسەکە ئاوازەکەمان لەبەرە کرد و پێشکەشمانە کرد جامن ئەمێ بیستەران و بینەران باسی تیوی گەڕۆک بکەین کە خۆش مێشێک بووم لە هاوکارەکانیان لەو سەردەمەیە سەردەمانێک کە لادەکان تەرجیع ئەکران بۆی بگەڕنەوە بۆ ئالادەکان ئاودان بکەنەوە طبعاً تەلەڤیزۆن لە سنووری شەستەکە تێپەڕیتایە لە هیچ شوێنەوەری ناکرد ساتەلایت نەبوو کوێستا ئەنتەرنێت نەبوو سۆشیال میدیا نەبوو ئێمە چی بکەین هونەرمەندان هەر بۆی بزان هونەرمەندان هەموو وایە یەک بەیەکی
تیپی هوەری گەڕۆکیان نییە ئەمەندە خزمەت بکردایە وەکو بەڕێز دەزانین یعنی چوونەتە زینانە لە گەرمیان دێمە بچین ئەگەر من ئەوە بۆ خەڵک باس بکەم ئەچوین چیمانە کرد باشە ئەو سەردەمام هونەرمەندانە کە بزانە چەند گیانی خۆبەخشی و چەند گیانی نیشتیمانی و کورتپەروەریان تایە ئەچوین تیمێک ڕێکەوتیم بە چەند پاسێک گروپی مۆسیقا گۆرانی بێژ هەڵپەرچێ شانۆ ئێمە مەنەلۆجیش و شانۆشمانە کرد ئەچوینە لادەیەک مەسەن لەو لادەیەک سەر شانویەکمان لە قوتابخانەیەکی ڕووخاوە دروستە کرد گۆرانیمان بۆوتن شانۆ ئەکەوتنە پێکەنی قسەی خۆش ئەی دەوری سەتەلایتێکمانەوی کە چوو بێتە بەردەستی چی خەڵقی ئەو منتیقانە بۆ ئەهاو پەیوەندێکمان لەگەڵایە کە هونەر لە هۆڵنداوە پێما بێ کاک هونەرجان سڵاو لێ جارەکەم سلام علیکم سڵاوتان لێت هیوادارم باشن سڵاو لێ بێ کاک هونەرجان چاو ماجەکەم براکەم زۆر سپاس دەکەم بە خێراتنی ئەو میوانە خۆشەویستە دەکەم کاک جەزا زۆر سپاس دەکەم کاکەم دەست خۆشەرێکی زۆریش لە جەناب دەکەم بۆ هەموو کارە جوانانەی کە هەمیشە خزمەت بە فۆلکلۆری کوردی ئەکەیت لە وڵات و لە هەرێمەکەمانە زۆر سپاس کاکە هونەرجان چاوت ماچەکەم ئێمە لە دەرەوەی وڵات هەمیشە بینەری بەرنامەکانی جەنابتانین بۆ هیوادارم هەمیشە ئەو هونەرمەندە جوانانە بەسەر بکەنەوە کە ئیسە دوورن لە میدیا و شتاوانەی کە دوورن لە چاوی ئێمەوە وەڵی هەروەمان بەخێراتێکی گەربی ئەو میوانە بە ڕێزە شتەکەم تەبعان ئێمە زۆر مناڵ بووین ئەگەر جارێک متابعی شتێکمان کردە ئینسانی مناڵ لە مەغزی ئەمێنێتەوە کە من سەک ئاگوادینم بینی وتم ئەڵڵا و پیاوە شێشتا ماوە لەخوا بەزیا بێت دەمێکی دیار نییە لە هەموو شوێنێکەوە وەڵی ترمان و نەمانە نانە ئیشەڵا هەرەمێنیت و سەربەرز و سەرفراز بی بۆ گەلەکمان سپاس کاکە هونەرجان سواز بۆ تۆ کاک جەزا باسی کاری شانۆ کرێت بەڵێ کاکە هونەرجان تەبعان ئێمە ئەوسا کە مناڵ بووین هەموو گوندەکەمان کۆبوونەوە 10 گوند 15 گوند ئەڕۆشتین بۆ گوندێک وەکو گوندی تەنگیسەر گوندی شەید دارام یا بۆ گوندی خازانقایە لەوێ شاروگەریانە کرد زۆر ڕاستە قوربانە ئەو کاتە بەهایەکی تەواو تایبەتی خۆی هەبوو ئەوانەی کە ئەو ئیشانیانە کرد ڕێزێکی تایبەتی لێژیرا بەڵام ئیستە بەداخەوە کە ئەو شتانە بە تایبەتی لە گوندەکانە یاخود لە شوێنانی کە مەسرحیەتی پێناگا ئەو شتانە نەماوە بەڕاستی ئێمە ئێستا باسمان کرد لەگەڵ کاک جەزا هیوادارم ئیشەڵڵا ئەو تیمی هونەری گەڕۆکەیان مران ئەگەر برانایە ئەوە بەرنامەمان بوو بەڵێ ڕاستە فەرمیدا وەکو بە جەنابیش دەڵێم ئەوەکو لە گوندەکانە ئەوسایان کردێمە خەڵی وەکو قەرەداخ ئەزانین تۆزێک لە منتیقەی ئێمەیان ئەگەر شانۆگەرەکە خەڵکی گوندەکە خۆشی بیکردای هەرەی کرد بەڵێ وابوو لە زۆر شوێنەوانە ئەکرا ئەمە ئێستا ناویان ناوە شانۆی شەقام لە زەمنێکە ئەو شانۆگەریانە لە گوندەکان لە دەرەوە ئەکرا یعنی ئێستا کردوێنە بە شانۆی شەقام و فستیڤاڵی شانۆی شەقام دڵنیا باوە مەسەلەن لە هەڵەبجەی ئێمە ئەکرا لە ناوچەی قەراغ ئەکرا لە قەڵاتجێ ئەکرا لە سلێمانی لەبەرەوەی شانۆگەری هەبوو بەڵام لە حەتاکان و لە شستەکانیشە لە لاکۆڵانەکانە لە سلێمانی شەرکراوە یەکێ لەو کەسانی کە کردوەتی و باسی کردووە هەر ئەم کاک نەجم هۆگرە بووە ئێمەش لە هەڵەبجە لە لاکۆڵانەکانە شانۆمان دروستە کرد و ئەمان کرد ڕاست بە هیوادارم من وەختان زۆر نەگرم ئەم بەرنامانی کاک جەزا گیان هەمیشە بەڕێوە بچێت بۆ خزمەتی ئەو هونەرمەندە خۆشەویستانە کە من ئەڵێم هونەرمەندە خۆشەویستانە هونەرمەند ئەڵێم کاکە جەزا گیان وەکو خۆ دەزانێت نەکو ئەوەی بە زۆر خۆی کرۆ بە هونەرمەند بۆ خۆ ناساندن بێتە ناو ڕادیۆکەی تۆ یاخود لەگەڵ ڕێز و احترامە بۆ جەنابشت مەقسەدمەوە نییە بەس هیوادارم هەمیشە ئەو هونەرمەندە جوانانە ئاوە بەسەر بکرێنەوە و تەندروستیتان باش بێت و من لە خزمەتانە من بۆ پژڕاستنەوەی گیانەکەمی کاکە هونەرجان کاتێک خۆش بۆ پژڕاستنەوەی ئەو قسەکانی کاکە هونەر ئێمە کوالیتی دیدارەکانماندانە بەزانەوە هەوڵمان نەیەوە بە هیچ شێوەیەک لە پێناوی ئەوەی کە هونەرمەندێ بینەری هەیە بیسەری هەیەگەر ئاسێکی نزت بێ هەرگیز نەمانێناوەتە بەرنامەکانی خۆمانەوە پشتیوان هەڵەبجەی سڵاو ڕێزی نردووە مەها ئەڵە دەستان خۆش بێ سوپاسیەکەین کاروان گردەسۆری دڵ و گوڵی نردووە پێکەوە ژیان ئاینەشت
ڕێزی هەبووە کاکە ڕێباسپایاقی مۆنتێری سەرکەوتووی ڕادیۆی گەڕیان سڵاو بۆ کاکە بەهادین یاخوا بەخێر بێت بۆ ڕادیۆکەمان چاومانی زۆر سپاس کە خەڵکی یەک وڵاتین و دەستی تۆش خۆش بێت زۆر سپاس ڕێبازیان کە ئەمیوارێ زۆر تەرخان کە بۆی بەرنامەکەمان بە شێوکی جوان بەڕێوە بچێت ئێمە نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامە هەوڵمان نایە زۆر دەدڵشتی بەڵام من حەزمەکە کاک بەهادین ئەگەر هەبووە خۆی بەرنامەکە کە حاجی لێرە بۆە بە یەکەوەنەک و باسم کرد لە ڕێگەی نوادنەوە کۆمەڵێشتی کۆمیدی هەرتیەکە و بەخوا ئەوە خەفەتەکان زۆرم ڕۆژانە جارە سلێمانی خۆتان نەبینن لەناو چتە شەنوجاتێکە ئێستاژین کە بەڕاستی زۆر ناخۆشە بەڵام تۆ جەناب وەکو مۆسیقی من دەمەوێت بۆ مێژوو شتێکت پێ بڵێم ئەمە من نەموتووە کاتی خۆی بە کاک مەحموشم وت کاک مەحمود محەممەدی گۆرانی بێژ ئەمە لە زمانی کاک حەکیمی مەلا ساڵە کاک حەکیمی مەلا ساڵە هەم پێشمەرگەیەکی دێرین بوو یعنی بە حکمی پێشمەرگایەتی لە هەشتاکانە چوە دەرەوە قەیناکە بۆ کارێکی نیشتیمانی چۆ دەرەوە بەڵام خەسارەتێکی گەورە بوو لە شانە و شانۆکاران و نووسەرانی هەڵەبجە هەم مێژونووسێکی باشە دەربارەی هەڵەبجە گۆرانی بەلەنجە گیان بەلەنجە ئۆخەی بەلار و لەنجە من دەمەوێت ئەسلی ئەو گۆرانەی لە زمانی ئەو بەڕێزەوە بیڵێمەوە یعنی بەڕاستی خۆی وتی لەبەر ئەوەی وەختی خۆی لە هەڵەبجە بەگزاوا هەبووە ئەو وەختە لەو زەمەنە یعنی هاتوچۆی ئەمدی و ئێران و عێراق و ئەمانە نەبووە کوردستانیە کوردستان بووە ئەڵێ لەو زەمەنە خەڵق مەسەلەن ژن و ژنخوازی لە بینی بەگزاکانە زۆرە بووە لە بینی خەڵقی هەڵەبجە و ئەمدی و ئەو دیوە زۆرە بووە نازانم چ بەگزایەک ژنیێنێ لەبانەوە بۆی ئەهێنن بۆ هەڵەبجە اینجا ئەڵێ خۆی ئەم بەلەنجە گیان بەلەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردووە لەبانە بۆ هەڵەبجە ئەسلی گۆرانیەکە ئەبێ بڵێ بەلەنجە گیان بەلەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردووە لەبانە بۆ هەڵەبجە یعنی بووکەکەیان تەشبیه کردووە بە بارێ سێو یا بۆ سێوە جوانە کە لەبانە بۆ هەڵەبجە ئەمە من نیم کە ئەیڵێم معلوم کاک حەکیمی مەلا ساڵح بە دواتچوونی خۆی و گەڕان بە دوای مێژووە ئەمەی بۆ ینی بەڕاستی لە وەختی خۆیان ئێمە ڕاستە بەگزایە هەبووە لە هەڵەبجە بەڵام ئەحمە و موختار جافکە بەگزایش بۆ شۆڕجێریش بووە لە پێناوی مەبدەئەکەی خۆیان شەهید بووە یعنی ئەحمە و موختار جاف یەکێ بۆ لە کەڵە شاعیرەکانی ئەو ناوچەیە و بەگزایە بوون و بەحساب بەگزایە تەسەڵوتی کردووە بەسەر جوتیاری ئەو منتیقەیە بەڵام تۆ وەرە ئەسلی بەگزاکەی لای ئێمە بخوێنەرەوە نمونەیەکەیان ئەحمە موختار جاف بووە ئەمە مێژوو ئێڵێ من نایڵێم کە یەکێ بووە لە یاخیبووەکانی ئەو زەمەنەی ڕژێم یعنی لە پێناوی بیر و باوەڕی خۆیان یاخی بووە یعنی هەڵەبجەی ئێمە ئەوە هەڵەبجەیە من لەگەڵ ڕێزمە یعنی هەموو ناوچەکانی کوردستان بە تایبەتی ئەم دەبەرەی ئێمە خەڵقی شۆڕژێر و پیاوی تێکۆشەر و ئەمانەی زۆر بووە لەگەڵ ئەوەی کە شاعریش بووە لەگەڵ ئەوەی کە بەگزایش بووە هەموو ئەو ناوچەیە لە ژێردەستی خۆشیانە بووە بەڵام هەندێشتی پێ قبوڵ نەبووە یاخی بووە بەڕاستی هەروە بووە وەکو سیرەکەیت هەڵەبجە هەر شاری شاعیران بۆ کەوەکو باسەکرێت شاری هوەر بووە شارێکی زیینوو بووە شاری یاخیبوون و خۆپیشاندان و تووڕەبوون بۆ ئەوانش هەر هەموو کاتێک خەباتەکەم قایم ژل لە هەڵەبجا بۆ لە مێژووی عێراق سێری ئەو مێژوو بەڕاستی وایە ماهاڵە پرسیایی لێ بکە بزانە چی هەیە بۆ هونەرمەندانی ئێستا و چێ بەدڵە وەڵی ئەو پرسیارە قورساگە بە منیش بڵێ ئێستا بڵە فڵان کەسم بەدڵا چەنە حەقی خۆیەتەوە من پرسیارەکەی ئاراستاکەم من لەگەڵ کەسێکەکە بڵە چێم بەدڵە زۆربەی زۆری هونەرمەندانە بەرکەوتەم هەبووە چ لە شانۆ بێ چ لە تەلەڤیزۆن بێ دوو بەرکەوتەم نەبووە تا ئێستا لەگەڵ دوو کەڵا هونەرمەندی زۆر گەورەی گەلەکەمان یعنی تەمەنام ئەوەی بووە کە لەگەڵ یانە بەرکەوتەم هەبێ یەک لەوانە مامۆستای گەورە و عەزیزمان مامۆستا ئەحمەد سالار هەروەها لەگەڵ مامۆستای عەزیز و خۆشەویستمان مامۆستا عومەر دڵپاک یعنی ئەو دوانە تەمەنام کردووە یعنی دوو ناوم بۆ هێناویتەوە بەڕاستی شاید تۆ وات لە مەبادێ بێن زۆر هەموو شتێک بەلایەک مامۆستا ئەحمەد سالار سیمبۆلی شانۆی ئەم من لە لای من قوتبە
لای منیش پیرۆستترین ناوە ینی بەڕاستی مامۆستا ئەحمەد سالار یەک لەو ئاواتەنەما هەبوو کە بەرکەوتەم هەبێ لەگەڵیا دەنا لەگەڵ زۆربەی زۆری هونەرمەندەکانی هەولێریش و سلێمانیش و گەرمیانیش و چۆ و توێش بەرکەوتە ئەگەر لە شانوانم بوو بێت لە کارێکی درامای تەلەڤیزۆنیما هەبووە بەڵام لەگەڵ ئەو دوو مامۆستا گەورەیەم نەبووە یعنی هیوادارم تەمەن هەبێت و ئەوانیش تەمەن درێژ بن بتوانم کارێکی هوەری لەگەڵ ئەو دوو بەڕێزا بەڕاستی کفرە باسی شانۆ کرێ سلێمانیە باسی ئەحمەد سالار و قوتبە کاوە ئەحمەد میرزا و عمر دڵپاک و ڕەو ڤێحیان نەکرێ بەڕاستی ئەمانە ئەنی ناوە جوانەکە حاجی مەچی بەڕاستی حاجی مەچی شوعاپووی لە زەمەنی خۆیان زەمانێک بووە بەڕاستی بەڵێ تاها خەلیل بەڕاستی دەریکە بەڵێ هەمووی ینی ئەمانە هەمووی ئەو من ێستا من وتم بەرکەوتم لەگەڵ هەر هەمویانە هەبووە لە کاری یا شانۆ یا کاری دراما و تەلەڤیزۆن بەڵام لەگەڵ ئەو دوو مامۆستا گەورەیە زۆر بەداخەوە یەکێکە لە داخە گەورەکان لەسەر دڵما کە تا ئێستا لەگەڵ ئەو دوانە بەرکەوتن نەبووە ئیشەڵڵا ئەواتەوێتە دی تەمەند درێژی بۆ مامۆستا ئەحمەد سالار تەمە ناکەم پەیکەرەکەی بینم لە سلێمانی زۆر کەسم قسەی پێ ناخۆشە بەس من تەمە ناکەم پەیکەرەکەی بینم کە چەندی جار ڕێگەی لێکراوە هیوادارم ئاشتی و تەبایی پێکەوەژیان هونەرمەند هەموو کات هەوێنی ئاشتی و تەبایی پێکەوەژیان بوون هونەرمەند ئێمە نابێ بین بە بەشێک لە قۆڵکردنەوەی برینەکان ئێمە هەموو کات ئاواتمان خۆشی و تەبایی و ئاشتی و پێکەوەژیانە کاکە ئالان کاوە محەممەد ئەڵە ساوتان لێ بێت پێکەوەژیان جایتر لە ساوم بۆتانەیە لاو لێرەوە زۆر سپاس دەکەم کاک بانیجان من نزیک بووم بەدەوە لە کۆتایی بەرنامە ئەمڕۆکو باسم کرد برای بەڕێز و خۆشەویستم حاجی کە بەرنامەکە ناوی هەلو حاجی ئەمڕۆ بەبێ حاجی بەبێ کەوا سەڵتە بەرنامەکە پێشکەش کرا لەبەری باری تەندروستی باش نەبوو گومانی هەوارەیە کردمان بە هەلەوە هەڵەبجە بوو بە هەلەوە هەڵەبجە من هەرچەندێک باسی هونەر بکەم لە هەڵەبجە هێشتا کەمە جاکە بادی هەڵەبجەی کە باسەکەی ئەڵی بادی هەڵەبجەی مەجبورین زۆر لەسەر هەڵەبجەیەکە قسە بکەین چکە هەڵەبجە من جاری تێڵمەوە بە شانازیەوە ئەتوانم بڵێم شوێنێکی زیینوو بۆ هونەر بۆ شانۆ بۆ مۆسیقا بۆ شیعر بۆ گۆرانی بۆ خەبات بۆ هەڵوێستی جوان بۆ ئەو هەموو قوربانی کە هەیەوێتی لە پێناوی کوردستانە جاری تر من ژێرە دووپاتێکەکەمەوە هیوادارم ئاواتیان بێتە دی شانۆ بەسیترین داواکاریە کە شانۆیەک لە هەڵەبجە هەبێت بچووکترین هیچ نییە بەڕاستی ئەوە حەقی و هەموو قوربانێکیانە ئەبێ شانۆیەک هەبێ کاکە نەبێت کە ساڵی جارە یادەگاکرێتەوە بە شانۆگەرەکانیان تعبیر لە معاناتەکانی خۆیان بکەن شانۆ خۆی چییە شانۆ تعبیرە لە ژیان و لە تعبیری شامپیۆنە هێشتین بخوا ئەگای بەداخەوە من پێ دەڵم ئەوە یعنی شتەکان زۆرە بەس بزنسی تیا بێ و پارەی تیا پێیا بکرا 100 کەس بوو بە شەریکمان و ئەکرا بەڵام چونکە ئێمەمانان بەڕاستی و ئیشەکەمانەوەی کەی بینێمە هەرە بەخشین چاوەڕێەوە ناکەین ئێمە بەڕاستی خەڵک هیچمان بۆ بکات من سپاس دەکەم کامیوارەیە گەورە و کردین بە ئێمە ڕازی بوویت لێرەوە ڕادیۆەوە ئەم ڕادیۆش با پێ بڵە ماڵی هەمووانە خۆی ناوی ڕادیۆی گەڕیان ماڵی هەمووانە کەس خاوەنی نییە کەس نەیتوانێت بێ بە خاوەنمان ئێمە خۆمان خاوەنی خۆمان و بیرکردنەوەی خۆمان و سربەخۆ و ئالی و بێلایەنین بۆ خزمەتی کولتور و هونەر هەموو بەشەکانی بەشی شانۆمان بەسەر کردوێتەوە بەرنمەیە بەشی شعر و ئەدەبیات و بەشی کۆمیدیا و قسەی خۆش و بەشی گۆرانی مۆسیقا و فۆلکلۆر هەموو ئاوازەکان و گەنجانیش یاخوا بەخێر بێت قوربانتە من لە سەرەتای بەرنمەکەەوە باسی ڕادیۆکەتم کرد زۆر بە هینێکیەوە ئێوە جێگەی دەستخۆشین ئەو بە ڕێزانەی پشتی کامیرە و جەنابت و هەموو ئەوانەی کەمانوە بن هیچ کارێکی هونەری بە مەبەستێکی پیرۆز بێ ئێمە لە خزمەتیین هەچ کارێکی هونەری مەبەستی پیرۆزی مەبەستی گیرپانی لە پشتەوە نەبێ ئێمە لە خزمەتیین مەبەستی هەڵکێشان و داکێشانی خەڵقانی لە پشتەوە نەبێ ئێمە لە خزمەتیان من دەستخۆشیت لێ یەکەم سواز بۆ میوانداریەکەت سواز بۆ مانوبوون و ئەرکتان من لە خزمەتان نابووم بێگومان ڕادیۆی گەڕیان شایانی ئەوە هەیە کە بێ لە بەرنمەکە شاپشدار بیت سوپاس بۆ پەیوەندیەکان سوپاس بۆ کۆمنتەکان چاوی یەک بە یەکتان ماچەکەم من ئەوەی کە کردومە منت نییە ئەرچێکی سەرشانی خۆمە هونەرمەند دەبێ هەمیشە متەواضع بێ موڵچی گەلەکەی بێ موڵچی هیچ کەس نە من سپاس دەکەمەکو لە سەرەتا شاماژم پێکرد کە لە چەند وێزگەیەکی ژیانمانە تۆ لێ پرساومان بووی دیارە ئێمە بەڕێگاکانی وای ڕۆشتونێتەوە ئێمە لێەوە فێری کاری خۆبەخش و ماندوو نەناسی بووین کە
هەوڵ بین ماندوو نەبین لە پێناوی خزمەتی هوەری نێتەوەکەمان و خەڵک لەم زەمانەیە ئەنا ئەم هەموو قەیرانەیە پێویستی بە ئێمە هەیە تۆ بیخەیتە پێکەنین یا پیشانەگەریەک دڵی خۆش بکەیت بیگەرێنیت بە مەشەدێک ئێمە عینەشە دڵیان خۆش بکەین گۆرانیان بۆڵین دڵیان خۆشەکەین لەم ڕادیۆ بۆ بەرنامەی ئەمڕۆم سواسی بەپیانم بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی بۆ کاکە ڕێبازبایە کە هەوڵێنە سەرخستنی بەرنامەکە بە شێوێکی ڕێکپێک بچێتە پێشەوە هیوای تەمەندرێژی هیوای تەندروستی باش بۆ پێشکەشکاری ئەم بەرنامەیە کاکە سامانی حاج عەلی خوازم و ئەو مژدەیەشتان بەمێکەوە سێم حەڵقەی بەرنامەی دەمەتەقە لەگەڵ عەریف حەمەتاڵیش لەم رادیۆ هەموو ڕۆژانی شەمە و دووشەمە و چوارشەمە کاتژمێری 11 لە خزمەتانەیە ئەویش هەر خۆبەخش هاتۆتە خزمەتان بۆی کە هاتۆتە ئەم رادیۆ بۆیکەوە خزمەتی ئەو ئێوەی خۆشەویست بکە ئەو ژووتی من کە زانیومە ڕادیۆی گەڕیان بۆ خزمەتی نەتەوەکەی منش ئامادەیم تیا بۆم بێم لێرە خزمەت بکەم کاک عوسمانی دەلاگەڵێ هیوادارم پەروینخانی بەرنامەی زەنگیش باگەشت بکەن لە هەموو لایەکەوە پژگوێتان خستووە کاک عوسمان جان وەڵایی پەروینخانمان بان کردووە لە بەرنامەکانمانەوە هەرگیز بژگوێمان نەخستووە لە نەخۆشی و لە ناخۆشیشە ئێمە دڵمان لای بووە سواز بۆ هەمووتان ئێوارێکی پڕخۆشی جارێکتە سواز بە کاکە گەورەکە دین بەخێر بەسەر خزمەتانم زۆر سواز بۆ هەرکومان دوو بوتن رادیۆی گەڕیان چریکەیەک پڕ لە ڕەسەنایەتی